لاگەڵ ئەوەی گەنجان بە داینەمۆی گۆڕانکاری دادەنرێن و لە زۆربەی وڵاتانی جیهاندا گرنگی تایبەت بەم چینە دەدرێت، بەڵام لە هەرێمی کوردستان وەکو سەرجەمچین و توێژە جیاوازەکانی دیکە، چینی گەنجانیش بە هۆی بێپلانی لایەنە پەیوەندیدارەکانەوە فەرامۆش کراون. بە بیانووی قەیرانی داراییشەوە ماوەی چەندین ساڵە حکوومەتی هەرێم با فەرمی هیچ دەرچوویەکی زانکۆ و پەیمانگاکانی دانەمەزراندووە. ئەمەش وای لە گەنجان کردووە بیر لە جێهێشتنی وڵات بکەنەوە و هیچ خۆشەویستی و ئینتیمایەکیان بۆ خاک و نیشتیمانەکەیان نەمێنێت. لەڕاستی ئەم حکوومەتێکە تۆ باسێکەکە لەوانەیە هەر بەنەوە حکوومەت بێت، چونکە ئەو حکوومەتی نەتوانێت بۆ نمونە 3 مانگ جارە چارەکە موچەیەکە بۆ دامینکە ئایا لە کوێوە پلانی توانای ئەوەی هەبێ دامەزراندنی گەنج دابمەزرێن، لە کاتێکەوە توانای ئەوەی نییە موچەی فەرمانبەرانی خۆی بکات، لەگەڵ جگە لەوەش یعنی خاوەنی کۆمەڵی کەسانی بندیوارە ئەگەر بڵێن یعنی لە چ ڕوویەک و پلانی هەیە هەتاوەکو لە ڕووی دامەزراندنی گەنج و پلانی بۆ هیچ ئەمەلێکی نییە کاتی حکومی بەڕای من. پێم وایە لەم ساڵانەی کەوا قەیران دروست بووە ماوەی چەند ساڵێکە حکوومەت نەیتوانیوە هیچ دەرچوویەکی دامەزرا و بکاتە سەر کار، هەروەها ئەوە نەشی توانیوە هیچ کارتێکی تایبەت بەڕەخسیانەیە بۆ ئەو گەنجانێکەوە بێکارن. گەنج ناچارەکەەوە بتوانێت ژیانی خۆی مسۆگەر بکە، ئەوەش لە ڕوانگەی ئەم وڵاتەوە هیچ نەیبینیوە، بۆی وای لە کردووە کەوا بتوانێت بڕوا بۆ وڵاتێکەوە ژیانی تێدا مسۆگەر بێت. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت بە هۆی بەردەوامی بەهەدەردانی سامانی گشتیەوە لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمەوە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بێکاری لە نێو چینی گەنجاندا لە هەڵکشاندایە. بە جۆرەی ئامارەکانیش بێت لای ئێستادا ڕێژەی بێکاری لە 44 تێپەڕاندووە کە بەراورد بە ستاندارە جیهانیەکان ڕێژەکە چەند هێندەیە و مەترسیدارە. چالاکێکی مەدەنیش هۆکاری بێکاری گەنجان بۆ نەبوونی پلانێکی تۆکما دەگەڕێنێتەوە لە کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتدا. بەڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان بە پێی و ئامارانی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەڵاوی کردوەوە، بۆ نمونە لە ساڵی 2011 ئامارێک بەڵاو کراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژە بەو ئەکات کە لە 14 ڕێژی بێکاری هەیە، بەڵام لە ساڵی 2020 دووبارە بەهۆی ئەم کۆرۆنایەوە ئامارێ بەڵاو کراوەتەوە ئاماژە بەوە کە ڕێژی بێکاری گەشتوتە 144 کە ئەمە زۆر مەترسیدارە، ئەمە ڕێژێکی زۆرە. دەنا ڕێژەکە گەر بەم شێوە بەردەوام بێت بەجددی جێی مەترسیە و ئەم ڕێژەیە وردە لە هەڵکشانایە. ئەم وڵاتە بەدەست دوو کۆمپانیاوە بەدەست دوو حیزبەوە دەڕابەڕێەوە و ئەو گەنجانی کە بێ ئیشن قوربانی دەستی ئەم دوو حیزبن کەەوە ئەگەر بیانەوێ هەلی کارێکیان بۆ بڕەخسێت دەبێ بڕۆن تەسکێ لە حیزبێکە وەرگرن. ئەمە گەورەترین گرفت بوو کە بەڕاستی ئەمڕۆ لە کۆنفرانسەکەدا نەمبینی و کەس قسەی لەسەر نەکرد کە گەنجێک ئێوێ هەلی کارێکی دەستکەوێ سیر دەکەی ڕێگری لێ دەکرێت، ڕێگەی پێ نادرێ، بەڵکو چەندین خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت ئایا لەم ڕەنگەیان لەو ڕەنگە نییە، ئەمجا هەلی کارەکەی بۆ دەڕەخسێت. لە کۆتایەکانی ساڵی 2014 و بە بیانووی قەیرانی دارایی لەلایەک و شەڕی داعش لەلایەکی دیکەوە حکوومەتی هەرێم پرۆسەی دامەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی ڕاگرتووە. هەر ئەمەش بووەتە هۆی هەڵکشانی ڕێژەی بێکاری لە نێو چینی گەنجاندا و بە هۆیەوە بەشێکیان ڕێگەی هاتوونەهاتی هەندەران دەگرنە بەر و دەبنە قوربانی. بەشێکی دیکەش بەهۆی ناومێدیان لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بڕوانامەکانیان دەسووتێنن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.